هەر کاتێک کە کاک پاڤڵ ڕۆیشت بێت شوێن دەستی دیار بووە. بەڕێز وەک موچەخۆرێکم ڕۆ هاتووی موچەکەت وەربگریت چەند مانگە موچەتان وەرنەگرتووە؟ وەڵڵاهی بەنسبەتی موچەوە ئەوە کێشەی هەمووانە، خەڵک بە بەردەوامی موچەی دو ئەکەوێت. ڕاستی ئەمە پەیوەندی هاوە وەزنی کوردۆ لە بەغا. ئێمە چەندێک بەهێز بین لە بەغا ئەوەن ئەتوانین داکۆکی بکەین لە مافەکانمان، ئەتوانین کارتێکی گوشاری زیاتر بخێنە سەر بەغا بۆ ئەوەی ئەم خەڵکە تۆزێک وەزعی باشتر بوردە بەرەو باشی بشێت. کەچی ئەمە هەر بەرەو دواتین و ئەمەش وەکو وتم پەیوەندی هاوە وەزنی کورد لە بەغا لە پەرلەمانی عێراق. باشە تا چەند گرنگە سەرکردەکانی کورد بە بەردەوامی کۆنتاکیان هەبێ سەردانی بەغداد بکەن بۆ چارەسەرکردنی زۆر پێویستە، زۆر قیاسە ئەوە هەمیشە سەرکردەکانی کورد سەردانی بەغا بکەن لەوێ کاتی گوشاریان هەبێ. ئەوە هەر بە سەردانێکی نابێت، ئەبێ کاتی گوشاری هەبێ، وەزن هەبێت، دەنگ هەبێت، قورسایی و سوقلی خۆت هەبێ لەوێ. باشە لە ماوەی ڕابردوودا بینیمان چەندین جا سەرۆکی کێتی سەردانی کرد. چەند گرنگەم سەردانانە لەلایەن سەرکردەکانی وەڵڵاهی بەڕاستی هەر کاتێک کە کاک پاڤڵ ڕۆیشت بێت شوێن دەستی دیار بووە. یعنی چوونەکەی بێبەرهەم نەبووە. بۆ ماوەیەک لەمەوە پێش موچە زۆر دوا ئەکەوت، کاک پاڤڵ چوو لەوێ لە ماوەیەکی زۆر کەمە بە دوای چوونەکەیە موچەکەی شات. ئەمە معنای ئەوەیە دەوری خۆی هەیە، کاریگەری خۆی هەیە چوونەکەی. ئەوە نییە بچۆ و بێت و تەواو نەتیجەی بوو بەرهەمی بوو چوونەکەی. پێت وایە ئەم بەرهەمە بەردەوامی دەبێت لە مانگە ئینشاءڵڵا من پێم وایە باشترە بێت. لەبەرەوە لەم هەڵبژاردننی داهاتووە من گەشت بینم یەکێتی کورسێکی زیاتر بێت تا ئێمەش لەوێ کورسیمان زیاتر هەبێت، ئێمەش تەبعاً کاریگەری زیاتر ئەبێ، وەزعی فەرمانبەر باشتر ئەبێ، نەک هەر فەرمانبەر ئەوەنیش هەر و بازاڕە هەمووی وەکو شەبکەیەک پەیوەندی هەوەیەکەوە، شەد نییە هەر بڵێم فەرمانبەر و تەواو.